بیرێوەری من کەسێک کە چووە لە کۆمەکی بۆ دەرکەڵمایانە بردووە و خۆی لەوێ حەزوری بووە و ئەم کەسەش کە کوردێک بووە چووە بۆ کۆمەککردنی برا کوردەکەی خۆی خانوادەی کوردەکانی کرماشان و ئەو کەسە هاتووە بە عەکس و تەسویرانەی کرد لە ئەوێ گرتوویەتی هاتووە ئەوانە باستا دەداتەوە لە نێو جامعەیەکی دیکە کە ئەو مشکلە بۆوان پێش نهاتووە بە نەزەرم زۆر باستا بەچی موەسری دەبی کە ئەگەر جەماعەت و کاربەدەستەکان مەسئولینەکان بێن لێ بەشداری بکەن و ئەو عەکسانە ببینن و مەسەلەن بخامەتی ئەوزاع بتوانن دەرک بکەن کۆمەکایەکی زۆر چاکتر بۆ لێکۆڵماوانە بۆ دەبیتەوە. एक बीजेपी के بدم مکه بازاره ما خطبه تنیر دیناتی و ارزانه و که وقت دیجی تشتی که گرانه و همه خطبه ما پیچید بدم به واندرات اشتاب کردن وقت دیجی نینه و غیرانه خواهد جردی از این فول که زود گده از زمه گلی که پارنین تشتک عالمین همه اوسا هرد بتخفص از دیحامه پارنینن 25,000 مایناتی سر شاری 5,000 امید فروشن 20,000 مایجه و گریجه شنگالما از عائلة خوم هاتنا بدري كيف وخشي بورينن وهما إن شاء الله قيجي إزداي مخطوف هم أوجي سالة 2011 هم العائلة قفقرهن وبقهنا خير وخشي Mijn naam is Tom en ja, dan zijn we hier in Maastricht op het gebeuren, het Magisch Maastricht. En dat is een fantastische markt. Hele leuke dingen voor de kinderen, een grote schaatsbaan, allerlei lekkernijen zijn er te koop. Leuke spulletjes kun je kopen, leuke kerstspullen. En heel erg gezellig en heel erg druk. Hartstikke leuk. En mensen van allerlei nationaliteiten lopen hier langs en rond. En ja, het is gewoon een feest.